ئەم شەو لە نەخۆشخانەی شەهید پێشرۆ لە بەشی فریاکەوتنی سالار فەقێ محەممەد لە پێشوازی ئەو چوار ڕووفاتە بووین کە بەداخەوە کاتژمێر 6:45 ئەم شەو بەهۆی بردومانی درۆنەوە لە چێڵگەی کۆرمۆر لە ناحیە قادرکەرم کە چێڵگەیەکی بەرهەمێنانی غازە بۆ غازی ماڵان و بۆ ڕۆناکردنەوە بۆ بواری کارەبا بەداخەوە لە ئەنجامی ئەو بردومانە چوار لە کارمەندانی پێترۆوێڵ گیانیان سپارد کە لە سنوورەکە خەریکی ئیشکردن بوون و خەریکی فراوانکردن و نۆژەنکردنەوەی ئەو خەزانە بوون کە لە ماوەی پێشودا بەهۆی بردومانەوە زەرەر و زیانی بەرکەوتو بوو و دوو لە کارمەندانی هەر ئەو شەریکەیە بە شەریکەی پێترۆوێڵ بریندار بوونەوە بەڵام خۆشبەختانە برینەکەی ئەوان سادەیە و ئیشاڵڵا گیانیان پارێزراو دەبێت. لێرەوە داوای ئێمە وەکو ئیدارەی قەزای چەمچەماڵ لە حکوومەتی عێراقی فیدراڵ ئەوەیە کە ئاسمانی هەرێمی کوردستان لەو هێرشانە بە دوور بگرێت و پارێزگاری لە خاچی هەرێمی کوردستان بکات و پارێزگاری لە گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات و ئەو هاوڵاتیانەی کە بیانین و هاتوون لە سنوورەکەمان کار دەکەن.